بۆچی ئافرەت فێری زینا و خراپە دەبێت؟ بۆچی ئافرەت داوای جیابوونەوە لە پیاوەکەی خۆی دەکات؟ بۆ ئەوەی هۆکار هەیە. یەکێک لە هۆکارەکان ئەوەی پیاوەکەی ئیهمالی کردووە. پیاو هەیە ئیهمالی کردووە. ئەم پیاوە ئیهمالی کردووە، بەڕۆژ لە ماڵ نیە خەریکی کەسابەتە، شەویش دێتەوە نانەکە ئەگەر بخوایان نەیخوات ئەڕوات لە بازاڕ لەفە ئەخوا کەباب ئەخوا نازانم چی ئەخوا، ژنەکەشی لە ماڵەوە هیچ نەیبیخوا. ژنەکەشی ئیهمال کردووە، ژن پێی خۆشە لەگەڵ پیاوەکەی نان بخوا ئەگەر ژنێکی چاک بێ، پێی خۆشە پیاوەکەی لە ماڵ بێت، وەڵا دەچم لە بازاڕ نان دەخۆم. ئەمە کارەسات ڕوو ئەدات. ئەو کاتە ئەو ئینسانە هەستەکە فەراغێکی ڕۆحی هەیە. ئەو ئافرەتش ئەو کاتە ناچار دەبێت یا داوای جیابوونەوە بکە یا کەسێکی تر بۆ خۆی پەیدا بکە کە ئەو فەراغی بۆ پڕکاتەوە. سەبر ناگرێت زەوجار دەی خەڵەتێنن. ئەو کاتە سەعات 2-3 شەو دێتەوە، ئەمجا کە دێتەوە یەکسەر ماندووە و دەخەوێ هیلاکە، چونکە ئەوەنە قسەی کردووە، ئەوەنە دۆمینە و تاوڵە و ئەوەندە یاری کردووە تاقەتی هیچی نەماوە. ئەی ئەم ژنیش مەلائیکە نییە، ناچار بەرەو خراپە دەڕات. بۆیە شەیتان چی لێ دەکات؟ بیری دەبات بۆ لای تۆڵەکردنەوە، دەڵێ تۆڵەی لێ بکەرەوە. کێڵی پیاوەکەی تۆ لە دەرەوە خەریکی خراپە نیە، تۆش پیاوێ پێیا بکە.